سڵاوێکی تایبەتی تر و پراپڕ لە خۆشەویستی لە کانگای دڵمەوە لە تاک بە تاکی بینەرانی بەرنامە جوانەکەی ڕەنگاڵە بێت. من ستایش محەممەدی ئەمڕۆژ لەگەڵ لێکێتر لە خاتونە چالاکوانەکان خاتو ڕۆژان کەریمی کە لە بواری جۆرواجۆری وەرزشە توانیویەتی سەرکەوتن لە دوای سەرکەوتن بەدەستپێنێ چاپێکەوتن و گفتوگۆیەکی تایبەتی تر ئامادەیە. هەتاکوونێ کۆتایی بەرنامێ ئەمڕۆژمان لەگەڵمانە بن تاوەکو بزانن بەرنامێ ئەمڕۆم چی لە هەکبەیایە. بینەرانی بەرنامەی ڕەنگاڵە ئەمڕۆ مێسکە بەرنمێکی وەرزشیتان پێشکەشکەم بە هیوایەکە جێی سوود بێ بۆ تاک بە تاکیەوە ئەزیز و خۆشەویستم. هەتاکوونێ کۆتایی بەرنامەی ئەمڕۆژ هەر لەگەڵێمەیە بمێننەوە. خاتون سڵاو لەبێ. سڵام وەختان بەخێر بەخێر بێن. سپاس دەکەم. تەندروستی و حاڵت باشە؟ عەزیزن. هەر باش بن. سەرەتا بۆ دەستپێکی بەرنامە ڕێز و سڵای خۆتان بۆ بینەرەکانمان بایۆگرافیەکی بچووک لە ژیانی تایبەتیت و ئەو حرفە وەرزشانەی کە هیستە لەسەری بەردەوامیت بۆمان باس بکە. بەناوخوا من ڕۆژانە کەریمیم متولد ساڵ 1362 ساکنە شار سنا تقریبا نەتانم بێژم لە مناڵیە وەرزشم شڕۆ کردگە و لە چەندین ڕشتەی وەرزشیە فعالیەتم بووگە و تایسیش ئەدامێ بووگە و فعالیەت من لە ڕشتەگەلێکە ناتامەتانم ناویان بووە مەم ڕشتەگەلە ئامادەگی جسمانی بووگە بەدەنسازی بووگە کارەتا بووگە تیرۆکەمان بووگە و شمشێربازی. باشە هەر سەرکەوتوو مەمنونم. بزانم کە لە نێوان ئەم چەند حرفەی وەرزشیە کە باست لێ کرد کامیان بوو کە سەرەتا دەستت پێ کرد و فعالیتت کرد لەسەری؟ زمانێک کە من شڕۆم کرد لە ڕشتێک بۆ عنوانی شاگرد لە ڕشتەی کارەتەوە شڕۆم کرد وەلێ بۆ عنوانە مۆرەبی لە ڕشتەی ئامادەگی جسمانیە شڕۆم کرد. فعالیتم تقریبا هەر کام لەم ڕشتەگەلە مدت زمانیان لە 2 ساڵ ئێلا 4 ساڵ فعالیتم بووگە لە هەر کام لەم ڕشتەگەلە. باش هەر کامێکیانت کە دەستت پێ کردووە تاکوونە چەند ساڵ ڕۆشتی لەسەری بەردەوامی وازت لێ هێناوە یا تەواوی ئەمانی کە باست کرد ئێستش هەل لەسەریان بەردەوامیت؟ تۆشە بەخاتر زیق وەخت بەخاترەوە کە وەخت هەر کەسێک مەحدودە لە ناوە زندگی ڕۆژمەڕەی خۆیان تەبعا ناتانێت بگەی بە گشتکەم ڕشتەگەلە ولی خب لە زەمان خۆیان لە وەخت خۆیان بۆ هەر کام لەم ڕشتەگەلە وەخت دانریاکە ولی خب ئایسە گەر قەرار بێ فعالیت بکەم قطعا نهایت 2 دانە ڕشتە یا 3 دانە ڕشتاتانم فعالیت بکەم لە توولە هەفتە کە فعلەن ئامادەگی جسمانی و بەدەنسازی و تیرۆکەمان خەریکم فعالیتەکەم لە حاڵی حەزرا لەسەر ئەم سێ حرفەیە فعلەن باڵێ. باشە سەبارەت بە ئامادەگی جسمانیکە دەمێ بزانم کە لە تەمەنی چەندەوە دەستت پێکردوە چەند ساڵی سەر لەسەری بەردەوامیت؟ ئامادەگی جسمانی خب هەروە کە ئێشارەم کرد ناقسەکەمە کۆلن من وەرزشم لە مناڵیەوە شڕۆ کرد ولی خب ئامادەگی جسمانی لە ساڵی تقریبا نەوە کە من شڕۆم کە بە ڕشتەی ئامادەگی جسمانی 4 ساڵ فعالیتم کرد بعد ئێستا هەم بۆ عنوانە مۆرەبی هەم بۆ عنوانە شاگرد فعالیتم بوو. بعدی تر زانیم کە خب بالاخره پتانسیل تر هەست و ئەتان من عرسەگەلێ تریشە بازم فعالیت بکەم وارد بووم وارد ڕشتەگەلێ تر بووم ئەلبەتە کارەتاوتم قبل بە ئامادەگی جسمانی شڕۆم کرد ولی بۆ عنوانە شاگرد بعد لە کەنارە ئامادەگی جسمانیشە لە ئەو زمانەکە ساڵ 93 فعالیت مۆرەبیگەریە کارەتایشمە کرد. باشە ئەمەی کە تۆ کۆمەڵە وەرزشی جۆرواجۆرە تاقی کردوەتەوە لە ڕۆی حەزی خۆتەوە بۆ کاتت حەز دەکەم ئەم جۆرە وەرزشش تاقی بکەم و بزانم چۆناهیە یان بەپێی توانای خۆت هەست دەکرد کە توانات لە مەشت هەیە با تاقی بکەیتەوە؟ قەتعاً سرێکی بەخاتر عەلاقە بووگە سرێکیژی بەخاتر تەنەوا بووگە چۆن ئێمە بە عنوانە مۆرەبیەشێ بە ڕۆژ بین و ئەبینین ڕشتەگەلێک کە تازە واردە منطقێک ئەوێ یا واردە شارێک ئەوێ یا واردە ئەسڵا کشوێرەکەوێ خۆ قەتعاً تەمایلمان پەیاکەن بەوە کە بچین ئەم ڕشتەیژە تەجربەکەین و بزانین کە چەند دەرسەد استقبال کۆنەندەی هەست قەتعاً هەر ڕۆژ کە گوزەریاگە ئێمە بە شۆن ڕشتەی جەدیدترەوە بووگین ڕشتێکە لەناو خانمەکانە معموڵەن حەزیان کردگە استقبالیان کردگەوە چووگین امتحانمان کردگە دیگمان ئەرێ ئەتانین موافق بین لەو ڕشتەگەلیشە سەرجیای لە بەحسێتەنەوە. لە وەرزشی ئامادەگی جسمانی مێ بزانم کە دوای چەند ساڵ بەردەوام بوونی لەسەری توانی بگەی بە مەرحەلەیەوەی کە وەکو مڕەبیەک بەردەوامی لەسەری بەتەوەجە بەوە کە من بەحسێ داڵە بەرخۆت ستاینەوێ زاتەن بنیامێک بووم کە ژێنێتیکە وەرزشیم خاص بوو و هەم لە لەحاز ژێنێتیکی هەم لە لەحاز توانایی و
زووتر شاید باقی کەسگەلێک ئەیان شناسی بە نەتیجە ئەگەیم سایمە کرد کە جوا و گویەوە کە زووتر بم بە مۆرەبی یا زووتر گەرەکەم بێ فعالیتێکم بێت لە قاڵە بە مۆرەبیگەریە ئەو پتانسیلێن لە خۆمادی کە بیشتر لە مەسەڵەن 2 ساڵ یا 3 ساڵ بۆ عنوان شاگردی تر نەوێسم وە مۆرەبیگەری ئەدامە بم. باشەمەوێت هەر لەسەر ئامادەگی جسمانیەکەت زیاتر لەسەری قسە بکەین میانی لە ڕووی کار و فعالیتەکانیەوە کە چۆناهیەمە بزانم کە لە وەرزشی ئامادەگی جسمانی چ جۆرە وەرزشێکەوە کارکردنی ئێوە زیاتر لەسەر کامێک لە بەشەکانی جەستەیە؟ وەرزش ئامادەگی جسمانیە جزء وەرزشکە لە هەوازیە کە قەتعەن کەسگەلێکە تەمایلیان هەست تەمایلی هەست بە تەناسب ئەندام و تقریبا بۆ کەسگەلێکە قەست لاغربوونیان هەست یا بەسڵات چاوری سوزیان هەست معموڵەن وارد ڕشتەی ئامادەگی جسمانیان هەست کە لە 2 بۆعدا وەرزشکارەتانێت توانایی بێ و فعالیتکە بۆعدێک چالاکی کە لەناو ئامادەگی جسمانیە هەست چالاکی و چابکی و بۆعدێتر بەسڵە تەناسب ئەندام لەم دووداناتانە فعالیت بکات. باشە کەواتە توانین بڵێن کە وەرزشی ئامادەگی جسمانی لەو جۆرە وەرزشانەیە کە لەسەر ڕێکخستنی لە شولار و جەست زیاتر کار ئەکەن. بەڵێ یانێ پایێز هەر ڕشتێتر قەرار بێ ئێوە شڕۆکەن بە فعالیت قەتعەن ئەشێوە ڕشتەی ئامادەگی جسمانی بگوزارنن یعنی ئەو دەورەتانە دیبێ ئەو فعالیتانە بووێ چۆن حاڵەتێک ڕشتەی پایەیمە پێژین لە ناو بزۆک ساڵانە بۆ تەواوی وەرزشەکان حتا ئێستا جەدیدەنیش فکرکەم جەدیدەن ئەگەر اشتبانەکەم بە خاطرەوە کە وارد باقی ڕشتەکان تریشبی ئەشە حتمما ڕشتەی ئامادەگی جسمانیت بێت یا کارت مۆرەبیگەری ئامادەگی جسمانیت بێ تاپتانی وارد ڕشتەکە لە تریشبی. وایە ئێستێکانە دوو جۆرە وەرزشێکی سە زۆر بەرچاوی خەڵکە و خەڵک پێشوازی لێ ئەکات وەرزشی ئامادەگی جسمانی بەدەنسازی ئەمە بزانم کە تۆ کومڕەبیەک جیاوازی ئەم دوانە لە ڕووی چیەوەیە؟ ئێستا من ناتوان بە تەورە قەتعی یەقین بێژم کە وەرزش ئامادەگی جسمانی و بەدەنسازیکی لە ڕشتەگەلێکە کە تەرەفداری فرەترە ولی خۆ لە ناو حیتێ کاری خۆما بە ناو تەجربەی کاری خۆما ئەزانم کە ڕشتێ بەدەنسازی و ئامادەگی جسمانی مەخسووسان بەدەنسازی فوق العادە خەریکە لە ناو خانوەکانە تەوسعب هەیەکە فوق العادە خەریکە تەرەفدار هەیەکە و فرەن خانوەکان ئستیقبال کۆنەندە فرەن. وایە هەر لەسەر ئامادەگی جسمانیەکەمە بێمەوە قسە بکەین مێ بدانم کە چ پەیوەندیەک چ ارتباطێک لەگەڵ وەرزشی ئامادەگی جسمانی لەسەر وەزن و سڵامەتی و تەندروستی خەڵک یعنی لەسەر و کەسانی کە هاتنێتە ناو ئەم حرفەوە کە کاتێک کەسێ لەسەر جۆرە وەرزشە فعالیتەکە لە ئامادەگی جسمانی چ ارتباطێک هەیە لە بینی وەزن و کێش و سڵامەتی کەسەکان؟ هەروە کە ئێشارەم پێکرد ئامادەگی جسمانی جزۆ ڕشتەگەلی هەوازیە ڕشتەگەلی هەوازی تاریفێکە هەستی تاریفێکە وەسە کە تۆ لەم ڕشتە ئەتانی بۆ تەناسب ئەندامە بگەیت ئێستا جیای لە باسێ کارە باوەزنە کارە بە بەدەنسازیکەوە باسی جیەس قەتعەن کەسێکە لە ناو ڕشتەی ئامادەگی جسمانیە وارد بێ مەتانێت لە لەحازێ چابوکیە و چالاکیە و هەم لە لەحازێ تەناسب ئەندام و بە نەتیجە بگەیت و ئێمە حتمما دیگمانە لە ناو ئەم ڕشتە قەتعەن شاگردمان بووگە بە نەتیجە گەیگە بە تەناسب ئەندام گەیگە. بۆ لەو افتخاراتانی کە بەدەستان هێنا گفتوگۆمان لەسەری هەبێ ئەی خۆز ئاماژەی پێکێکی ساڵێک بۆ هیچ وەرزشێکت بووە و ئایا هی مسابقاتێک بۆ کە دەستخۆشیان لێ کرد و دینکە بە دین کەس باس دەکەم گفتوگۆمان لەسەری هەبێ. وڵات چتکلەکە من ئەلان ئامادەم کردکە خۆ بنا بە دانێکی ئەمە کارتێ بە ئەسڵام وەرەبیگەریە ژیمناستیکە کە ئەشارەم پێ نەکرد لە ناو باقی قسەکانە ئەمە کارتە وەرەبیگەریە تیر و کەمانە ئەمەش بازە مەرەبیگەریە تیر و کەمانە ئەمە مەدرەکێ گویندەگیە کە من دەورەکەیم دیگە لە ستۆسیمە
مۆرەبیگەریە ئامادەگی جسمانیە. باشەمێکە ئەمانە چەرکامێکی لە یادت دێ کە ساڵی چەند بەدەست هێناوە ژیمناستیکەکە ژیمناستیکەکەم کە احتماڵەن چۆن ئەلەن حوزور زەهنم نییە لە ناو خودێ شتەکان وسیاگە احتماڵەن ساڵ 94 بێ وە لێتر سەرەتا هی ئامادەگی جسمانی مڕەبیگەریەکە بەدەستێناجا فعالیتم بەڵێ فعالیتم لە کارەتە شڕۆ بوو لە ئامادەگی جسمانیم ئەوەڵین کارتم وەرەبیگەریم بوو ئەمە حکومە تیمیە کە بانوانە حکومە تیمی لە ئۆستانە مخام ئەوڵمان هاوەرتی مۆستانە کورسان بانوانە وەرەبینا ڕشتەیە مۆچەندازی ئەمە گەواهینامەیە گویندگیە کە بازەمدا خۆدە سەداسیما گردگما ئەمە ئەم دەورەی بێژەریانم بەستی کە دەورەیەکت گوزەرانەوە دەورێکم گوزەرانگە بڵێ بە کامڵەن ئەمانە بەسڵا گەواهینامەکان معتەبەرەوە قابلە فعالیەتە ئەمە مۆرەبیگەریە شەمشەربازیە باشە لەسەرم هیتەیە هیچ بەردەوامی بڵێ تقریبا فعالیتم هەست کەمە بێش بە من بەخاترە کەم بوو وەخت ئەمەیت کە بزانم ئەم چەندانە وەرزشە کەیسەی مڕەبیگەریەکەت پێ پیشانداین بڕوانامەکەی بزانم کە لە زۆربەی ڕشتەکان بەتابەت وەرزشە ڕەزمیەکان ئەڵەن کە مڕەبیگەری دەرەجەیەک و دەرەجە سێمان هەیە لەمانی ئێوە شاواییە بەڵێ کۆلەن هەسمان ئێماسا بەدەنسازی من مۆرەبیگەری دەرەجە دوم هەست و لە ڕشتەی ئامادەگی جسمانیشە هەر بازە مۆرەبیگەری دەرەجە دوم هەست ئەمە گەواهینامەیە خەبەرنەگاریە کە دەورەم دیگاوە گەواهیم گرگە ئەمانە کە ئیتر ڕشتەگە لە ڕەزمیە حکومەکانە بعد کارتم مۆرەبیگەریە لە دوودانە ڕشتەی ئەمەڵی و بەسڵا اختصاسیە کارەت هەست ئەمە حکومێک قارەمانیە کە لە ڕشتەی ئامادەگی جسمانیە ئۆستانیە ئەوەڵ بووگە ئەمە ڕشتەی ئەمە حکومە قارەمانیە کە بازم ئامادەگی جسمانیە ئەوەڵ بووگە ئەمە گەواهینامەیە کشوەریشمان ئەمەشم شەربازیمان بووگە ئەڵبەتە پەنجۆم چۆن تیمی بوو تیمی پەنجۆمەویش کشوەری کە ئیسا تێمەخەمەتان ئەگەین بەویشە ئەمە ماساژ دەرمانی کە دەورەی ماساژ دەرمانیشم لە کنارم فعالیت بۆ زۆربەی وەرزشەکان کەسێکە گەمڕەبیە هەتا زانیاری زیاتری هەبێسە لە بواری ئەمە مساج جوامانش باشترە بۆ تیمەکە وەکو مڕەبیە قەتعەنەشێ بزانی لەم ڕشتا سەر ڕشتێکی شۆبێ ئەمە بازەمە حکومە قارەمانی ئامادەگی جسمانیە ئەوە دانا کشوەری بوو کە بەڵێ ئەمە حکومە مۆرەبیگەریە کارەتاس ئەمە حکومە قارەمانیە بازەم ئۆستانیە ئامادەگی جسمانیە ئەمە حکومە قارەمانیە دووەمە کشوەریە کارەتاس ئەمە حکومە تیمیە بازەم حکومە تیمیە مۆچەندازیە کە زیێر مەجموعەی بەدەنسازیە یانێ مۆچەندازی جز ڕشتەگەلێکە کە زیێر مەجموعەی زانیاریم هەیە بە خەریکە مسابقەکانی پێشەڕوایی مۆچەندازی هیچ بەردەوام بوویت هیچ بەشداریت کرد لە مسابقەکانی جدیدەن کە لە مۆسابقات کشوەریە شرکەتمان کردوە ستاوسیمەش پوششی داوە ئەکسەرە ڕسانەگەل پوششیاندا ئێمە دوودانە تەڵامان بوو سێدانە نقرە بە سێدانە بڕۆنز لە ئێستا مسابقەکان خەریکەی موچەندازی پێشەڕوا وەکوی کە لێژنەیەک یان خۆت مڕەبیەک یان خۆت کە خۆت وەکو بەشدار بوویەکیش لەوێ ئامادە بووی ئەمساڵ من مۆرەبیەتیم بووم بۆنوانە مۆرەبیەتیم واردە مارسە بووم ئەمە حکومە قارەمانیە بازم کارەت هەست باشگاهیە ئەمە حکومە قارەمانیە بازم کارەت هەست ئۆستانیە ئەمە حکومە قارەمانیە کارەت هەست ئۆستانیە ئەمە گەواهینامەی دەرەجە دوێ بەدەنسازیە ئەمیشەکە هەر بازم هەست و ئەگەر شتکە لە تریژنیاز هەست بازم هەمەخەمەتان باشە لە بواری ڕشتەکانی ئێوە وەرگرتنی کاپێک منداڵۆمانیشی تێدا یاتەنیان لۆق و هەستمان بازم من ئەگەر لازم بێ حتمما پێمان نیشانەیە باشە ئێمەزان بمانە هەمووی ئفتخارات و بەدەستێنانی خۆت بووە تایسێک کە توانیتە وەکو مڕەبیەک شاگردێکی خۆشت گەینتە هەمان ئاستی خۆت بتوانێت بڕوانامەیەک لە ئوستانی یان خۆی کشوەری بباتەوە خب قەتعەن من جدیدەن لە ڕشتەی مۆچەندازیە خانم هاوەرگەکە مطلقاً وەرزشکار نەبووگە هاوردەکمەبان مقامە هاوێرگە لە کشوەریە مقامی هاوەرگا خۆ بەمە بە نەزان من کارێک ئەوە بووگە کە ئەو سوال جووا سوالەکەتان کافیە کە خانمێکە ڕشتەی ئەسان وەرزشی نەکردگە هاوردەکم ئێستادادیابیم کردگە و مسابقات ئۆستانیم بردگمە مقامی هاوەرگە مسابقات کشوەری بردگمە مقامی هاوەرگە باشەمێ بگەڕنەی سەر و کاتەی ئەلەیاتە یەکەمین جار کە تۆ ئەو تەقدیرنامەیان پێدای بۆ هی وەرزشەکەتی ئامادەگی جسمانی
یەکەمین جار ئەمە بزانم کاڵنەوە کاتێنی کە بۆ یەکەم جار بۆ شتی کە خۆت ئەتەوێت ئەگەوە تەقدیرنامەیەکت پێێن هەست و هەستێکی زۆر خۆشی هەستت چی بوو لەو کاتێک کە توانی و ئەو شتی کە خۆت ئەتێبێ بەدەستی بینیوە لەو حێوە تەقدیرنامەیەکیان پێیایی خب قەتعاً بۆ هەر کەسێک لە ڕشتێکە یا لە زمینێکە فعالیەتەکە خۆشترین زمانی ئەوەسە کە بە نەتیجەگەیت و بە نظر من وەختێکە من ئەم اتفاقە کەفم واقعانێکی لە بهترین ڕۆژگەل زندگیم بووگە چۆن بۆ شتەکە گەیگم تەلاشم کردگە قەتعاً گەیگم و خۆشایەن بووگە حسە خۆشێکە کە هەر کەسێکە لەو شرایطە قرار بگری ئەتانە دەرکی بکات باشەوەی کە ئاماژت پێداوتت کە من وەکو مڕەبی ئێستا لەی ئامادەگی جسمانیمانە بەردەوام ئەمێ بزانمی کامێک لە ڕشتەکان تێکێسی وەکو تەنیا وەکو بەشدار بوو یەک لەوێ بۆ مسابقەکان بەشداری تقریبا ئایسا خب چۆن واردە فعالیت بەدەنسازی بووگین لە زمینەیە بەدەنسازی و زیین مەجموعی بەدەنسازیە فعلا خەرێکم فعالیتەکەم و لەم ڕشتەکە لە ئەتانم عەرسەکەم بەیسا شاگرد بە مسابقات ئۆستانی یا شارستان یا کشوەری باشە حالی لە کامێک لە ڕشتە وەرزشیەکانیت خەریکی خۆتان خۆدیان خود گروپەکە تیمەکەت شاگردەکەت خەریکی ئاماداکی بۆ مسابقەیە نازان پرۆژێواتان لە بەردەستایە فعلا بۆ مەچەندازی و تیرروکەمان تۆ کومڕەبیت لەوێ ئامادابیت وەکو مەرەبی بەڵێ باشە ئەتوانی کە سەبارەت بە مسابقەکە لە بەردەستانە پێمان بڵێ کە چ مسابقەیەکەوە چەند شاگرد لە تۆ ئامادا بێت و بەشداریەکەی ناو مسابقانە تقریبا بە عنوانە میانگین ئەتانی لە 4 تا 6 نەفەر کۆتاتر ئەگەر بێژم لە 1 نەفەر تا 5 نەفەرتانی تۆ وەرزشکار تحتەڵام بەسڵە وەرزشە بێ یان کە فعالیەتی چتکەی کە بتانێ مسابقە بات تۆ خۆ چەند نەفرت ئامادەیە بۆی کە بەشداریکە من بۆ مسابقات مەچەندازی تقریبا 8 نەفرم ئامادە بوو 8 نەفر إلى 10 نەفرم ئامادە بوو خۆ بەنا بە شەرایەتێ 2 نەفریان ئەنسەرافیاندا ولی ئایسا بۆ مسابقات پاوەر لفتینگیش کە هالە ڕوبەڕوە تقریبا 2 ڕۆژتر 3 ڕۆژتر قرارە ئستارت با مسابقات دۆستانی 2 نەفر لە شاگردەکانم معرفی کردە باشە چه ماوەی چەندێک خەریکی تەمرینکردن و ڕاهێنانن بۆی کە لە مسابقە ئامادە بن قەتعاً ئەمانە کە وەرزشیان شڕۆ کردگە ئەش نەهایەتی 6 مانگم واردەم بەحسە بووێتن ئیسا ئەمە کەمترینە لە کەم حداقلی 6 مانگە ئیسا کەسێک لە حرفەیتر کار بکات بە 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵی دەشێ باشە بۆ ئامادەگیتان لە مسابقەکان شاگردەکانی تۆ ماوەی چەندێکە خەریکی تەمرین بۆ ئامادەکردنەکەیان و ناڵم کە چەندێکە کە پێکەوە خەریکن تقریبا 8 مانگە کاوێ 8 مانگە خەریکی ئامادەکارین باشە هەستێکی کە ئەتوانی شاگردەکانی تۆ بگەن بەو شتێکەوێ مەقامێک پلەیەک وەدەست بهێنن قەتعاً خۆ بەمە یەکی لە ئارەزووگەل مۆرەبیەکانە کە وەتفاقە بکەفێ و تۆ تەلاش خۆمانەکەین کە وەتفاقە بکەفێ باشە لە کامێک لە مسابقەکان تا ئەیسی شاگردەکانی تۆ توانیانە بەشگەلەی مەچەندازی ئەمانەی تر ئەتوانیانە مەقامێک پلەیەک بۆ تۆ بەدەست بهێنن شەمشێربازی بوو چۆن شەمشێربازی لە وەستان کورسانە ئەسڵن تعریف شدە نەو و من خۆم بە تەنهایی 4 ساڵ ئەو ڕشتەمە بەسڵا فعالیەتم بوو هیچ پۆشتوانێ ماڵی و بەسڵا شتێترم نەوە کە پاساپۆرتمان بکات ولی خب ئەوە چوین کە بۆ مسابقاتە کشوەری پەنجەممان هاوە پەنجەم شایەتی سەر لە دیدگای کەسێکە و شتێک ئیدئال نەبێ ولی بۆ کەسێکە 20 ساڵ 30 ساڵ مەسەڵەن ڕشتە فعالیەتی نەوگاوە یهۆ فقط لەبان یەک بۆعدە شەخصیە و پایگر چوو بۆ تاران مەقامە پەنجەممان هاوەر خۆ بەمە بۆ ئێمە بۆ خۆمان هەداقل بۆ خۆمان قابلە ستایش بوو باشە هەزەکەم زانم کە چۆناهی بۆ ڕوتێنا بەم بەشە لە وەرزشە شەمشێربازی ئشارەم پێکەرە بازی بە ڕشتەگەل بەرحەسبێ تەنەوع یا بەرحەسب علاقەیەکە تۆ شتێک جدیدە یا حەزەکەی وارەدەم ڕشتەبی من بەرحەسب تەنەوە وارەدەم ڕشتە بووم ولی خۆ بدیم ناڕشتە جەزابێکی شاتانم فعالیەتیشم بێتانم شاگردیش واردە بەحسێ مەقولێ قارەمانی و مسابقات بکەم. خاتۆژان ئەمەوێت لەم بەشە تۆزێک لە بواری وەرزشیەکەتان دوورکەوینەوە سەبارەت بۆ چالاکیانەی کە لە هونەرەکەتانە بوتانە لە بێژێریە
و هەروواکە لە ناو بڕوانامەکان کە پێشانە داین چەندانە بڕوانامە وابزانم سێ دانیان جیاوازتر بوو لە بواری وەرزشەکەت وهی بێژەری مەبەستم گوێندەگی ئەگەر لێم تێ بگەن من بزانم کار لە ساڵی چەندەوە بیستان کە ئەم حرفەیە هەڵبژێرن و مەشغوڵ بە فعالیت بن تێدایە. خب دانك لەوانە کە خەبەرنگاری بوو من علاقم بوو بە خەبەرنگاری بەخاطر سری معزەلات گەلێک کە خۆم بووم لە ناو وەرزشە بەخاطر سری کەمبود گەلێک ئیسە چەند مادی لە چە لە بەعد گەلێترەوە وارد دنیای خەبەرنگاری و ڕۆژنامەنگاری بووم کە شاید التیامێ بۆ زەخمگەلێک کە وەرزشکارگەن معموڵان هەستیان بعد ئیتر واردە ئەم ڕشتە بووم والێت ئەم فعالیەتە بووم علاقم پەیا کردبەوە و کارەکەیشم ئەدامەدا تەک چەندین ڕۆژنامە کارم کردگە ئێستا بۆ عنوانە ڕۆژنامەنگاریە بۆ عنوانە خەبەرنگار حوزە فعالیەتیژم ئەکسەرن اجتماعی و معزەلگەل اجتماعی بوو تا وەرزشی شاید کارەکە من وەرزشی بوو وەلێ حوزەی فعالیەتم معزەلگەل اجتماعی بوو ئەکسەر باشە خۆت حەزت کرد کە ئەم حوزەیە هەڵبژێری شێوازی کارکردنەکەت لە ڕۆژنامە نووسەکان بەم شێوازە بێ سرێکی کە خۆم حەزم کرد سرێکیشی وتم بەنا بۆ دەلایلەکە سری کەمبودگەل و معزەلگەلی هەسی وەرزشکارەکان و دەستیان لە جێگەیەکە معموڵن بناوێت سایم کرد لە دنیای ڕۆژنامە وارد ئەم جریان و بەحسە بم کە بتانم سریک لە معزەلگەل وەرزشکارەکان یا هەتا معزەلگەل جیای لە حیتەی وەرزشی مردم کەلێک هانە دەور و بەرمایسە بەنا بە دەلێلگەل حتا بۆدێ مادیشیان ئەجازە نات کە واردە وەرزش بن حەزم کرد لە دنیای ڕسانەی واردە کارە خەبەرنگاری بم و ئەگەر شتێک بێ و معزەلێ بێ لەو جریانە وارد بم کە بتانم بیگەنم بە گوێچکەی فرەکەسکەلتر. چەند ساڵ بەردەوام بووی؟ تقریبا 6 ساڵ من فعالیەتم بوو لە ناو کارە ڕۆژنامەنگاریە و بۆ سێدانە لە ڕۆژنامەکان کارم کردگە ندەی گەڕووس ڕۆژنامەی ڕۆژان ڕۆژنامەی سریک لە ناو سیروانی شابووم سریک فرەکۆتا بعد ڕۆژنامەی کەرەفتوو. باشە هۆکاروی کەوازت هێنا چی بوو بەچ دەلیلێتر ویست کەوازی لەبێنی؟ بەخاترەوە کە ئیتر کەم سریک لە دەفتەر ڕۆژنامەکان ئیسە بەنا بە فرە ڕسانەگەلی ترکە هاتە بەرەوە دنیای مەجازی هاتە بەرەوە فرێک لە ڕۆژنامەگەل خۆ بیتە فعالیەتیان قەت کرد و فرێکیشی خۆ بەخاتر شرایەتە خۆم کە نەمەتانی فعالیەت بکەم شرایەتم نەوە وەختم نەوە و نەمەتانی تاوەجێگە کە وێلا ئەگەر ئایسیژە بازم شرایەت فەران بێ بازم حەزەکەم فعالیەت بکەم. باشە ئەوەی کە ئەمە بزانم لە پەنایەمەی کەم فعالی ئەم هونەرە هەڵبژارد و بەردەوام بووی لەسەری دوای ئەوەی بێژەریشت هەڵبژارد بێژەری لە ساڵی چەندەوە دەست پێکرد سەبارەت بە چۆنیەتی فعالیتکردنت لەو بوارەیە ئەگەر گفتوگەمان لەسەری بسپاس دەکەم. ساڵێ تقریبا من لە 1970 شڕۆم کرد لە 1970 تا تقریبا 5 ساڵ بعدەزەوە هەر فعالیەتم بوو وەلە خۆ بێتر فعالیەتەکەم کەم کامڕانەوە بوو تاینکە بەلەخەرە تایسیتر ئدامێنەوەگە ئیسە شاید وتم بەخاترەوە کە ڕۆژنامەکان ئەکسەرن فعالیەتیان بە سیاگەوە وارد دنیای مەجازی و ئەمانە بووبن. باشە لە گوێندێکەکە تامێ بزانم لە چه حوزەیەکە ئەو کارت ئەکرد؟ لە گوێندگیکە خۆ من با تەوەجە بکە چەندین نەفەر خۆ ئەحساسیان کرد من ئەمە خۆم ئەحساسیان کرد کە شاید ساڵان بە دەردە گوێندگی بخوات ئەلاخم پەیا کرد چووم و مەدرکێکە لازم بوو لە هەم لە خۆ دەستێتا سیما و هەم لە مؤسسەیەکە کە وابەستە بەژێر ستا سیما بووە مەدرکم هەڵگرتوە هەر لە ناو بەرنامەمە کە فعالیەتم بێ حتمما فعالیەتی شەکەم لە فرصتێکە کە بتانم وەختگیر بێرم حتمما واردەم ئەرسەی شاوم بە فعالیەتەکەم. یعنی لە هیچ حوزەیەکی تۆ تا ئێستا فعالیەت نەکردووە؟ چۆن مەدرکەکەیم تازەگرگەن نا چۆن وەخت نەوگە بەنا بە شرایەتە کاریم ناتوانم فعلەن فعالیت بکەم ولی خب وەختێکم دانیاگە ها لە مەدەنەزەرمە کە حتمما فعالیت بکەم لەو زەمینە. باشە وەکو حەزی خۆت پێت خۆشە ئەگەر ڕۆژێک وەکو بێژێر کارێکیاندا بەدەست یا بەرنامەیەکیان بەدا بەدەست و یان بەنامەکە لە نێو رادیۆیا بوو حەزەکەی زیاتر لەسەر چ حوزێک لەسەر چ بەشێک کارت پێبن و بەرنامەت پێبن تۆ پێشکەشی بکەیت؟ قەتعاً خۆ چۆن وەرزشکارم وحیتە کاریم وەرزشی حەزەکەم هات زەمینەی وەرزشیەوە قسە بکەم. ئێستا چۆن ئێمە وەرزشکارگر هەمیشە معزەلێکمانەست بەناو معزەلێ کە کەسێ ساپۆرتمان ناکا کە واقعاً پشتوانێک ماڵیمانیە کە ئەگەر زمانێک حتا ئێمە لە سنمان بگوزەرە یا سن جسمی و ڕۆحیمان فعالیت نەتانینی تر بکەین شتێک ساپۆرتمان ناکات پس سایەکەم لە زمینی وەرزش و معزەلاتکرد وەرزشەوە بیشتر فعالیەتم بێ. باشە لە حرفەی وەرزشیەکەتە حالیان ئێستا فعالیت و چالاکیەکانی تۆ لەکوێ ئەوە لەکوێ تۆ ئێستا بەردەوامیت و فعالیەتەکە یان خۆت هونەرجو ئەزانام کەسێک خاوەنی کۆمەڵێک شاگردیشی لە چ شوێنێک لە ساڵۆنێکی تایبەت بە خۆتە یا ساڵۆنێکی کەسانێکی ترە
فعالیتەکانت ئێستا بە چ شێوازێکی وە لەکوێیە؟ ساڵۆنەکەی من کە ساڵۆنە ئێستا نازانم بەتانم ناوە بووم بە ناوبێژم ساڵۆنە شەیە چەمرانە کە وا بەستە بە ئامۆزش و پەروەرشە و ئێمە لەنا خەریکین فعالیەتەکەین و شاگردەکانیژم شکر بۆخوا خاسە تاو حدەکە خۆم هەست شاگردمان هەستوە استقبالیش فوق العاده فرست. ڕۆژە خانمۆنی کە بزانم کە ئێستا تۆ معرفی کراوی بە هەیئەت ئەمە بزانم ئێستا لێرە فعالیتەکانت بە چ شێوازێک پێشەڕوات؟ والله من جديدا ئێستا ناتان بە تۆرە قەتعی یەقین بێژم وەێ بۆعنوانە نایب ڕئیسە شارستانە شارسنا هێن خانمەکان لە ڕشتێ بەدەنسازیە قرارە فعالیت بکەم فعالیەتیژم لە حوزەی خانمەکانە هەسی سەر اتفاقێک لە ناو شارسنا ئەمەز بە قەڵ مەروفێژم مسابقات بێ یا شتێک بێ کە مەربوط بە شارستنە بێ ئەشە لە فیلتر ئێمە بگذارێت تابتان فعالیت بکەن. باشە ئەرکی ئێوە وەکو نایب ڕئیسێک چۆنە لە بمهینی لە ڕشتێکی خۆتکەوتی ئامادەگی جسمانیە تر ئەرکی و فعالیتەکانی تۆ چۆناهیە بێ پێش بڕوا؟ لە هەیئەتا خۆ من بانوانێ نایب ڕئیسێ بانوانێ بەدەنسازی معرفی کریاگەم لە ئامادەگی جسمانی ئامادەگی جسمانی خۆ هەیئەتی جیاگانەست بۆ خۆی فعالیت من ئایسە خۆ بەدەنسازیە وتم ئامادەگی جسمانیش هەست وەڵێ خۆ بەدەنسازیە لە هەیئەتا فعالیتم ڕاجع بە بەدەنسازیە لەو ڕشتانەی ئەیسە کە کۆمەڵێک ڕشتەی وەرزشی تۆ تاقیت کردووە باشە لە کامیانە ئیستی وەکو مڕەبیەک تۆ ئاموزش ئەیە خب بەدەنسازی و ئامادەگی جسمانی مەگەنە مۆتبازم تیرۆکەمان باشە بۆ نمونە لە ڕێوەی کات بەروانامەکەشیت هەیە وەلی لەوانەی سە مڕەبی نەبیت کامیەکانی وەکو مڕەبیەک هەر وەختێکە حەزکە ئیجازەی ئەوەت هەیە تاوکو ئاموزش بێ بە شاگردەکانت ئایسە بەخاتر کەم بوو وەخت فعلەن هەر ئەو سێ ڕشت ئەتانم هەر ئەو سێ ڕشت ئەتانم ئەو کارە بکەم بۆ چۆن لە هەر سێ ڕشتەکەیە فعالیتم هەست لە توول هەفتە ئەتانم فعالیتەکانم بێتەوە کەسێک معرفی کەمیسە بۆ عنوانێ شاگردیا بۆ عنوانێ کەسێکە لە مسابقە شرکت باشە مێ بزانم کە ئێستا لەوانەیە بۆ زۆرینە کە پرسیار بێ کە بزانین کە کاتێک کەسی حرفێکی وەرزشی بۆ خۆی هەڵابژێرێ چۆن نایەتوانێت بگاتە مەرحەلەیەوی کە وەکو تۆ ئێستا نائب ڕئیسی هەیئەت بە لە هی ئامادەگی بەدەنسازی بوو بەدەنسازی چۆناهی بوو لە ڕووی چیەوە تۆیان هەڵبژارد؟ خۆ قەتعەن بۆ هەر شتێک پیشینێ ئەو شخصە قەتعەن مهمە و حتمما هاتکن کەسێکە دیگە کارگەلێ من فعالیت گەلێ من ڕێزۆمێ کاریە من خۆ بەرحەسب قەتعەن بەرحەسب ڕێزۆمە بووگە و کەسێکە بۆ شتێک دانن یا اختصاصی کارێکی پێ واگوزارەکەن قەتعەن بەرحەسب ڕێزۆمە کاری بووگە و سابقەی کاری و شتێکە فعالیتێکە قەتعەن بووگیە و فعالیەتی بگەیترەمە غێر قابل ئینکارە بۆ هەر شتێک ئەشێ ڕێزۆمێ کاریت بێ. بەڵێ من بزانم کە سەرەتای دەستپێکرد لە هەر کامێک لە وەرزشەکانێت سەرەتا بۆ کامیان قورستر بووە زەحمەت بوو ئەتاکوونی لەگەڵ یاڕابیت و ڕێگا و مسیری خۆت بدۆزیتەوە شێت سەخت بێت شتێک ئاچەنانی ناوە بۆ من بۆ کل ڕشتەکانێکە دەورم دیگە بۆ کل ڕشتەکانێکە وارد بووگەم قەتعەن وەختم دانیاگەوە هەزی نەکریاگەوە گۆشێک لە زندگی من واقعەن دەرگیرم قەزیە بووگە وەلی خۆ بیشترین شتێکە وەختە فرەترم بۆ دانیاگە هەر ئەو ئامادەگی جسمانیە بووگە بەدەنسازی باقی ڕشتەکان خۆ مەخسوسە معموڵەن ڕشتێ شەمشەربازی من 4 ساڵ فعالیەتم بوو وەلی خۆ ئەوە کە بیشتر دەرگیرە ئەم قەزیە بم دانێ لە ڕشتەکان ئەگەر بێژم ئشارەی بخاسێکی پێ بکەم بەدەنسازی و ئامادەگی جسمانی بووگە. باشە لە هینی شەمشیر بازیەکە تا ئەمێ بزانم کە ئەو چەندێکی پێچ و چەندێکی خان هەتاکوونێ ئامۆزشی دیوە حرفەی لێ دەرهات ڕشتەی شەمشێربازی شاید ئێستا ئەغراق نەکەم ئایستا بۆ عنوانە حرفەیش بازم لێ یاد ناکەین چۆن ڕشتەی شەمشێربازی ڕشتێکە تازە نەوەپاکە لە ناو مەردمە شارستنا فرجێ نەکەفکە و حتى ئەگەر تەبلیغی بۆ بکەی حتى ئەگەر ڕەنجی بۆ کێشی حتى ئەگەر زەحمەتی بۆ کێشی بازم نامۆلایەتی گەلێک هەست لە مۆردە ڕشتە شەمشێربازیە و کە دایک و باوگەل بە زۆر متەقاعدەوەن کە مناڵەکانیان بنێرن بۆ ئەو ڕشتە ئێستا یا ئاشناییان یاین کە مەسەڵەن بۆ عنوانە ڕشتێک ڕسمی نایبینن ناتانم بێژم لە ڕشتەی شەمشێربازی ئایسێژە بنیام کەسگەلێک قارەمانمان هەست لە شارستنا وەلی خۆ فعالیەتەکە لەو سەتحەو کە ئێمە دیمان تا ئایسە بەم سەتە فرە عالی بووگە ناژم لە حەدی قارەمانیا وەلی عالی بووگە ئەتانین بگەین بە قارەمانی وەلی فعلەن نەگەیگی. باشە تۆ وەکو خۆتیش بەشداری مسابقەشتۆ نەکردن لەو حرفە؟ خۆم بۆ عنوانە تیمی و هەم وەرەبی و سەرپەرست بووم چووم واردەم ڕشتە بووم
ولی خب چون مربیک خاصکم نو لشارسنا و خم لناو کردواری خمانه بغیرت خمانه و هاتینه بان مربیم نو نه من مقامم ناورد لرشته شمشەربازیە وارد بووم ولی خب مقامم ناورد. باشەوەی کە زۆرینە کەم پێشێکە کەهاتوونە وەکو تۆ ئەوەنە وەرزشهایەکی جۆرواجۆر چونکە بۆ زۆرینەیان زۆر دوورن لە یەک فەرقیان هەیە کە تاقی بکەنەوە زۆرینەیستە لەسەر ئەو بڕیارە لەسەر و فکرێن کاڵە وەرزشێک یەکدانە حرفە هەڵ ئەبژێرم و لەسەر ئەو حرفە سفر تا سەدی بە تەواوەتی ڕۆمە تا سەرکەوتن بەدەست بێنم هۆکاریەوەی کە چی بوو کە ئاماژت پێداویت من لە ڕووی ئەلاقەمەوە و هەم توانای هەست مەکرد کە ئەلاقەمێ دوای توانای مەم حرفەم هەڵەبژار بەڵام هۆکاری چی بوو کێتر وازت لێنا کۆڵ لێنا وەلاتە ناو ئێتە بەردەوام نەبووی لەسەر ئەو ڕشتا. شاید لەناو قسەکانمە ئەشارەم کرد بە سریک لە وەرزشەکان حاڵەتێ تەنەوە پەزیری هەست حاڵەتێ ڕشتەگەلێکن کە جەدید وارە دەوەن ڕشتەگەلێک کە ئەوینی لەناو ئەزئان عمومە بەرجستە ئەبێتەوە. خب تۆ سایەکەی ڕشتەگەلێکە خەریکە کەم ئەو توانایی خۆیە بۆ جەزبێ شاگرد لە دەسات خب معموڵەن ئەمە خۆ بزات ئینسانە لەو ڕشتەگەلە معموڵەن کەم خۆی کێشتە کنارەوە وارد ڕشتەگەلێکە بێت کە خۆ لە خەرە ئەبینی متەقازی فرەترە بۆ هەم شرایەتێ بە ڕۆژە ئەو جامع خەریکە بەسڵە تەمینەکە خۆ وارد ئەوواوی وارد ئەو ڕشتاوی ئەدی کە مەسەڵەن ڕشتێ شەمشەربازی خۆ کەم ڕەنگە ئێمە هەرچی تەلاشەکەین هەرچی زەحمەتە کێشین و یەکتەنەوە کەسە ساپۆرت ناکە خۆ بلەخەرە دڵسرد ئەویتەوە ئەچی واردە ڕشتێترەوی شاید ما أكثرن خب مناتاني قابل إنكار نية بعد ماديج مهمة أبيني لرشتة شمشەربازیە متقازی کەمە و مربی ناتانێ وەخت دابنێ بەخاطر شتێکی تر قرار نییە ئەدامە پەیا بکات خب دڵسەر دەبێتە واردە ڕشتێکە بینێ کە ئەبینێ کە متقازی فرەترە وارد ئەو ڕشتا ئەبێ دلیلی ئەوە کە تۆ ڕشتێک تەرکەکەی واردە ڕشتێک تر ئەویت قەتعەن دلیلی ئەوە. خاتی ڕۆژانەمێ بزانم کە کاتێک کەسێ سەردانی ساڵۆنی وەرزشیەکەی تۆ ئەکام و داوات لێ ئەکات کە لەگەڵ یاکار بکەی و ئاموزشی پێبێ هەروەکە سەرەتای بەرنامە ئاماژەت پێیە وتت کا من بە پێی جەستەی کەسەکە لە نظری ئەگرم کە چۆناهی لەگەڵ یاکار بکەم وی لێ مێ بزانم کە تا چەند ئیهتیمام و گرنگیش بە چەند کاژمێر کە کەسەکە لە ڕۆژابخەوێ ئەیەی چەند گرنگی و ئیهتیمام بە خشتەی تەندروستی کەسەکە لە ڕووی خۆراکەوە ئەیەوە چۆنایی ئەم شتانەی بۆ دائەنیت كلن بتواطي أمي بزانم شوازي كاركردني تو چۆنا. خب ئەمە یەک شتێک تعریف شۆ دەست بۆ مەرەبی وەختێک کەسێک وارە وەرزش ئەوێت نەهایەتەن دوودانە هەدەفی هەست یا هەدەفیەوەسە کە بە ئیدعالێ تەناسبی بگەی یا هەدەفیەوەسە خۆ وەختێ بگوزەرنێ کە ئێمە دەرسەد ئەوە کە ئیدعالێک بە ئیدعال بگەین بیشترە خۆ قەتێک لەم شرایەتە اقتصادی و ڕۆژمەڕە ئێمە معموڵەن بە تۆرە معموڵ دەرسەدە فرێک بە خاطر تەناسب بە ئەندامتێن چۆن ناتان وەختی دانن بە خاطر مەسائل گەلێتر وەختی واردن ئەو ساڵن ئەوەن ئێمە تواشاکەین ببینین کە بەغێرە چۆن دوودانە فاکتۆر فرە مهمە لە ناوەرشە دانێکی تەمرینە دانێکی تەغزیەس کە لە ئەلمە فیزیۆلۆژی وەرزشەوە ئەشێ ئەو شخصا 70% لەبان تەغزیە و متەمارکەز بێ ئەگەر تەغزیە دروست نەبێ ئەگەر ڕژیمە سالمێکی نەبێت هەرچی کە تەمرینیشکە بەزم نەتیجە ناگرێ پس ئێمە فوق العادە بۆمان مهمە و تاکی دەکەین بۆ وەرزشکار و بەرنامێ بۆ ئەنووسین و ئەگەر خۆی تەمایلی بە حتممە بەنامەیە بۆ ئەنووسین کە لەبان ڕژیمی ئەو کار بکات ڕژیمێکە کە لە ناو ئەشپەسخانە هەڵەسێ کەسێکە تەغزیە دروست بێ کەسێکە تەغزیە لەبان بەرنامەوە بێت قەتعەن نەکناریژێ ئەگەر وەرزشکات بە نەتیجاگەی نە ئینکە ئەگەر وەرزشکات بعد بڕێ تەغزیە ئێمە تەغزیە لە پلێ ئەوەڵا دانین بعد وەرزش چۆن تا تەغزیە دروست نەبێت تا ڕژیم سالم نەبێت
تا ساعات تایمە خەوی دروست نەبێەوە لەبان فۆرم و ئیدئاڵۆنەوێت ئەسەن بۆ شتەکە گەرەکیە ناگەیت قەتعەنەشێ هەم لەبان تەغزیە و هەم لەبان ساعاتە خەو هەم لەبان ساعاتە بیداری و ئێمە تاکید بکەینەوە حتا بەنامە بنووسین بۆ شاگرد. باشە لە ڕووی خۆراکە تۆ خۆتان بەرنامێکی خۆراکی تایبەت بە هەر کەسێ پێی ئەیت بۆی ئەنووسی کە بێم خۆراکانە لە ناو ژەمە خۆراکەکانی ڕۆژانەی تۆ هەبێ بەستگی بە هەدف ئەو شخصە هەست ئێمە خانممان هەست کە بە خااترە کەمبوودە وەزنی کاهشە وەزنی مراجعاکە بە باشکاکان یانێ دکتر کە مەسەڵانی سەچووکە لە تەریقێ تێبێ مدەڕ ناوچووگە وتی گیانە پێکەشە بچێ بۆ وەرزش کە مەسەڵەن گەرەکەەوە بە ئەزافە وەزن پیاکە ئێمە گەرەکمانە خانم گەلێکمانە لە دەسێدی و مەگەرەکیانە کاهشە وەزنیان بێ خۆب تەبعاً ئەو کەسە کە گەرەکی بێ وەزنی کەمکە بەرنامە تەغزیە کامڵە متەفاوتە تەکەو کەساکە گەرەکیە وەزنی بواتە سەرەوە یا کەسێکە گەرەکی حەجم بگری یا کەسە گەرەکی هەدفێک مسابقە یا لە ئەرسێ ڕقابەتە قرار بگری هەر کام لەمانە بەخسە تەغزیان بۆخشە جیاز تەغزیەشێ متەفاوت بێ ئێمە تواشاکەین بزین هەدف ئەو شخصە چست و گەرەکیە بەچە بگەیت تا ئێمە تەبقە ئەو هەدفیە بەنامێ بۆ بنووسین یا ڕژیمە غەزایی لە نەزرا بگرین بۆی باش لە ڕووی خۆراکەوە زۆرینەوە ئەزانن کە بە لابردنی ژەمە خۆراکەکانیان بۆ نمونە ژەمی ئێواران کە لابن هی شەوانیانێتتر نەخۆن ئەوەترە بێتەوە کارێکە کێشیان دابەزێت ئێوە شێوازی بەرنمەکانی تۆ لە ڕووی خۆراکە و خشتەی بەرنمەی ئەو خشتی خۆراکە کە ئەیەی بۆ کەسانێکە دێن داواکاری لە تۆکەن کە هاوکاریان بکەیت لەم ڕێگا ئەوەیە کە بن خواردنەکانیان لێکەمەکەیتەوە یانەڵی کە بەپێی لە شولاری تۆ بەپێی شێوازکاری کە منە لەگەڵ توی ئەنجامم ئەم خۆراکانە حەزبکە ئەم خۆراکانە دابنا چۆنایی خشتەی تەندروستی خۆراکەکە بۆ کەسەکان داعنی لە جریانە مدەڕنە ئایسەکە ئێمە کلاسکرێک ئەچین شاید ئەم ئیدە هێن ئیدێ فرە گۆزەشتە بوو شاید ئیسە منسوخ بووگەکە هیچ حەسفێک هیچ وعدێ غەزایی ناوێ حەسبێ هیچ مادێ غەزاوی ناوێت لە ناو بەرنامەی غەزاییە شخصەکە حەسبێ فقط ئەشە بە هەداخل بگەینی یانێ وەختێک ئەمە ئەبینین شتێک بۆ شخصێک خەریکە ئیسا حاڵەتە مۆزەر لە نەزرا بگرین مۆزەڕە بۆی بە هەداقل ئەیگەینین بۆ ناوێ حەسبێت چون بەدەن بە کل ئەملاح و بە کل مەوادە غەزایی نیازی هەست بۆ عنوانی مەساڵ ئەسەن ئێمە خانممان هەست کە قبلن 10 ساڵ گذشتە 20 ساڵ گذشتە وەختی ڕجوع یەکرد بە باشکاکان ئەوت مەسڵەن شیرینی بە مطلقاً حەسبکە لە ناو بەرنامەی غەزایی تا یان نەمەک حەسبکە وەلی ئێمە باتەوەجۆ بە علمێ ڕۆژە دنیا ئەمە ئەسەن منسوخ بوو گەشێ تووە و مەوادگەل غەزایی لە ناو بەرنامەی غەزایی یەک شخصا بێ منتەهام بە حەجمی کەمەوە یا بە دەرسەدی فرەکەمەوەتانێ ئەو مادە غەزایی لە ناو بەرنامەی غەزایی و شخصا بێت باشە تۆ خۆت لە ژیانی ڕۆژانی خۆتا تا چەند گرنگی و احتیمام بە خۆراکی خۆت ئەیەی من با تەوەجۆ بە شناختێکە لە بدەن خۆم هەستم ئەو چتگەلە کە ئەحساسەکەم و نیازم هەست مەستەفیەکەم و ئەو چتگەلە کە ئەحساسەکەم کە نیازم لە ناو ڕۆژە قەتعاً قەتیەکەم قەتی کە بە هەداقل ئەیگەێنم باشە خۆراکێکی تایبەتێک کە بە هیچ شێوەیەک نایخۆت و لە ژیانی خۆت حەزت کردووە معموڵەن من شیرینی شەکەر فرەکەم ئەخۆم وەلی بازم قەتم نەکردگە باتەوەجە بە قسەکانێکە کردم بەدە نیازی هەست بە حتا شیرینیش وەلی خۆب شەکەرم فرە بە حەجمە عادەکەمەوە باشە تۆ خۆت وەکو خانمێکی وەرزشوان ئەوەنەی کە زانیاری لەسەری هەبێ بزانیت کە بۆ وەرزشەکان بۆ خانمانی بۆ کەسانی کە لە بواری وەرزشەکان کارەکەن چ جۆرە خۆراکای پێویستەکە کە بە بەردەوامی ئیسفادەی بکەن و بیخۆن مامۆڵە خۆراگەلێکە لە ڕستەی پرۆتئینگەل و کاربۆهیدراتگە لا قرارەگرن ئەمانە خۆ بجوز و شتێک لای نەفەک ئەسە ناتانێت تۆ تعریف شە دەست لە ناو وەرزشاکە تۆ حتمما نەشە پرۆتئینە بەدەن و تامین بێشێ حتمما کاربۆهیدراتە بەدەن و تامین بێت تا بەەوە شتێکە گەرەکتە بگەیت ئەمانە خۆ جوزۆ شتگەلێکە کەسەن ئەشێ خانەوادەی ڤیتامینەکان خانەوادەی پرۆتۆینەکان کاربۆهیدراتەکان ئەمانەشە حتمما بێت لە ناو حیتێ کاری ئێمە و وەرزش ئێمەشە حتمما بێت سۆرچاکە خات و ڕۆژانەمەی تۆ زەبینە سەر ژیانی تایبەتی خۆت گفتوگۆمان هەبێت لە بەش و حرفەی وەرزشیەکە تۆ زێ دوورکەوینەوە بزانم کە ڕۆژانە کە هەڵ ئەستی چەند کاتژمێر لە کاتی خۆت بە تەواوەتی تەرخانی بێژگە لە ژیانی ڕۆژانی خۆت کار و چالاکیەکانی ترکە بێ ئەنجامی بی چەند کاتژمێر لە کاتە تەرخانێکی بۆی کە بە باشگاکەت بگەیت بچیت ئاموزش بدەیت یان خۆت تەمرینەکان و ڕاهێنانەکانی خۆت ئەنجام بی خب ئەگەر لە حاڵەتە مەعموڵا بێ ڕۆژەکە ڕۆژێک مەعموڵی بێ تقریبا من ڕۆژە 4 ساعت وەختە ئەنم بە کارە مۆرەبیگەریم و
فعالیەتی شخصی خۆمە لە زمینە وەرشە وەلێگە لە ئاستانە مسابقە بین لە ئاستانێکەوە بین کە قرارە مسابقەی بەرگوزار بێ یا قرارە شاگردێک ئامادە بێ بۆ مسابقات خب قەتعەن جیاگانە یا کلاسی بۆ داهێنین خب ئەم ساعت و تایمە چتە سەرەوە یان کە کل هەفتەمان دەرگیرم جریانەسە بەستگی هەست وتم ئەگەر ڕۆژە مەعموڵ بێ 4 ساعت وەل ئەگەر ڕۆژە غێرە مەعموڵ بێت و ئێمە مسابقەمان بێ خۆ بیشتر لە حتا 6 ساعت 7 ساعت ئەمە وەختانی باشە من بزانم کە لە ڕێگەی کارە وەرزشەکان تۆ کە دەستت پێ کردووە لە سەرەتای دەستپێکتۆ بە تایبەت و تا ئەم ڕێگای کە کارەکانت هێناوە لە درێژای ئەم فعالیت و چالەکانی تۆ لەم ڕێگا و لەم مەسیرەتە کێ پاڵپشت و حمایەتی کارەکانت بووە بە تایبەت و بنەماڵە و خانەوادەت خۆب خانەوادە قەتعەن دەخیل بووگن لەم جریانە چۆن تا خانەوادە ڕزایەتێک کامڵیانەوێت لەبان جریانەکە و بازدارەندن وەلێ خۆب فوقالعادە خانەوادەی من جزو خانەوادەگەلی ڕۆشن فکر بوو کە فرە حمایەتیانە کرد مەخصوسە لە ساڵگەل گوزەشتا کە وەختێ من کارەتام شڕۆ کرد ئەسان لە زمانێکا بوو کە کەنیشک فوقالعادە محدود بوو و بە زۆر خانەوادەگەلێک ڕازیەوان کە کەنیشکیان بۆ کارەتە و تعریفێک ئاچۆنانینەوە وەلە خۆب خانەوادەی من تەکەم قەزیە کامڵەن کنار هاتن و قبولیان کە من واردە ئەم ڕشتە بم و تایسێژە حمایەتیان کردگا وەلێ بیشترین کارێکە من لە خۆما کردگمە زەحمەتێ بووگە کە خۆم کێشاگمە هەرچەند ئەوان کە فرەح فوقالعادە حمایەتیان کردگە تەشویقیان کردگە وەلێ بازم هەڵەگەڕمە سەرەوە کە تا خۆی شخص تەلاش نەکە بە فرەجێگە گەل ناگەیت هەر سەرکەوتوی بخاتوەزان ئینشاءالله هەر ئاواتێکە لە دڵتا هەیە لە جاهاتێکی زۆر زۆر نزیک بێتە دی سپاس دەکەم کە میوانداریمانت قبول کرد تەشەکورەکەم لەوە کە منەتانیاوە بەرنامەتانە بۆ من ئەزیزم سپاسانەکەم بینەرانی خۆشەویستم گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆژ سپاسانەکەم تاکوونە کۆتایی ئەم بەرنامەش هەر لەگەڵمان نابوون هەتا خوامازەکنی بەرنمەیەکی تر هەمووتان بەخوای گەوراسپێنم بە هیوای سوود لە بەرنمەکانی ئێمە ئاگاتان لە خۆتان بێت.